باوتان لەبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەردەوام پرزانیارەکەی خۆتان چارە. بەرەبەیانی زوو ئەمای کە بەکارێنم بۆی کە دەنگەکەم بۆ ڕیکۆرد بکە کاتژمێر چەنە؟ کاتژمێر 6:45 دقەیە. هێشتا بە تەواوەتی خۆر هەڵ نەهاتووە و لە بەردەم کەمپینۆی زانکۆی سلێمانی و دەستدارم پێپەڕانوە و هێشتا شاپە خەبەر نەبووەتەوە. وا دوو برا خەریکی ئەوەن کە خواردەمەنیە فرۆشن با خوێندکارانی زانکۆ و بۆیان ئامادەکەن. یاخوا قەت پاییز نەبینن، جەوەکەمان پاییزانەیە، لە شوۆین لە پیرەمەگرون دەرچووین لای گوندی سووسەی کۆن. ئەمانەوێ باز لەوە بکەین کە پاسکیل لێخوڕین تەنها بابەتێک نەبێت لە ناو قەعەکان و لە ناو گەڕەکە داخراوەکان و تەنها لە ناو سیتەکانە بێ. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە لە بابەتی پاسکیل لێخوڕین وەکو کولتوری وەرزشکردن ئەوەیە کە ئێمە بتوانین پاش بەکارهێنانی هۆکارەکانی سەلامەتی بتوانین پاسکیل لە ناو گەڕەک و کۆڵانەکان بینە دەرەوە و بڕۆینە سەر شەقامەکان وەکو هۆکارێکی گواستنەوە بەکاری بێنین. ئەوەی کە زۆر گرنگە دەربارەی وەرزشکردن و بەتایبەتی پێڕۆشتنی خێرا ڕاکردن کەمتر، بەڵام پێڕۆشتنی خێرا و پاسکیل سواری ئێمە توانین کە پاسکیل بەکار بێنین وەک هۆکارێکی گواستنەوە. سە من خۆم بە برادرانم کاک بەختیار پێی پیانێ بڕۆ بۆی کە خێراتر بڕۆین و بتوانین لە بینی شوێنەکانە بەکاری بێنین. مەرج نییە ئەم پاسکیلەی کە بەکاری هێنی ئللا پاسکیلێکی گران بێ، براندەکەی زۆر باش بێ، ئەکرێ پاسکیلێکی ئەتیادی بەکاربێنی. بەڵام دەمێت سەرنجتان بۆ ڕابکێشم سەرەتا تەندروستی دواتر ئامانج. ئەوە هێشێکە لەو شیعارانەی کە زۆرێ بسم و بەتایبەتی فەلسەفەی کارکردنی مامۆستا ڕاست ڕۆژهەڵاتیە کە خۆی میوانی بەرنامەی چارە بۆ ڕاهێنەری وەرزشی و لەشڕێکیە. سەرەتا سەلامەتی لەم بابەتەیە لەم کەشانەی کە ئاوا باران نەبارێ پێویستمان بۆیە کە تای پاسکیلەکان ئەستور بێ و هەمیشە و هەردەم تەنانەت ئەگەر لە ناو کۆڵان و گەڕەکەکانی پاسکیلتان لێخوڕی تکا بەبێ بەکارهێنانی کڵاو پاسکیل لێ مەخڕن. لەبەرەوەی کە بۆ خۆم چەند جارێک تووشی ڕووداو بووم لە دەرەنجامی لێخوڕینی پاسکیلە. کەوتوم دەم و چاوم برینار بووە، کەوتوم دەستم شکاوە، کەوتوم حەوزم شکاوە. بەڵام لە دوای خوا ئەم کڵاوە مێشک و سەری پاراستوم لەوەی کە بتوانم بە سەلامەتی بمێنمەوە و وەجارێکی تر وەرزش بکەمەوە. ئێستا لەوانە هەندێکتان بڵێن ئەی باشە کە ئاوا تووشی حادیسابی لە کاتی پاسکیل لێخوڕینە بۆ واز نایەنی؟ لەبەرەوەی کە لە ڕووی زانستیەوە وەرزشەکان بەتایبەتی ئەوەی کە حکومەتی بەریتانیا باسەکە و لە عەڵقەی پێشوو شابۆم باسکردن کۆمەڵێک جۆر لە وەرزشمان هەیە. یەکێک لەوانە پێی وترێ وەرزشەکانی باڵانس. وەرزشەکانی باڵانس چییە؟ ئەو وەرزشانن کە مرۆڤ بەهۆیانەوە فێری باڵانسە بێت و کارکردنی یان پەیوەندی و پێکەوە بەستنی مێشک و چاو و دەست و قاچی کارەکات. پاسکیل لێخوڕینێکێکە لەوانەی کە زۆر بەباشی ئەو باڵانسە لە ناو مێشک و سەر و دەروونمانە دروستەکە و هەروەها یارمەتیمانەیە کە مێشکمان گەشە بکە، بیرەوەری و یادبان باش بێ و درەنگتر پیر ببین و لە کاتی پیربوونیشە ئەم وەرزشە لەبەرەوەی کە باڵانس و بیر و تەرکیزی تایە یارمەتی تایە کە کەمتر بەراورد بە خەڵک تووشی لە بیرچوونەوە ببی و کەمتر لە خەڵک تووشی پارکینسن ببی و کەمتر لە خەڵک تووشی پوکانەوەی دەمار و پوکانەوەی ماسوولکەکانە بی. ئەمە لە ڕووی هاوسەنگیەوە پاسکیل لێخوڕی. لە ڕووی سوودەکانی بۆ کۆئەندامی سوڕان و بەتایبەتی بۆ ملوولەکانی خوێن کە باوترین هۆکاری دنیا لە مردن لە دنیا بریتێ لە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ. ئەمە بەچی ڕوایە؟ ئەگەر تەماشای دەستی من بکەن ملوولە خوێنەکانی ئێمە بەم شێوەیەیە باشە؟ ئەو کاتێک کە چۆری تیا کۆبێتەوە وردە 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 ملوولە خوێنەکان تەسکە بێتەوە. کە تەسکە بێتەوە لە شوێنێکە ئەگیرێت کە ئەگیرێت کە یەک خوێنی کاتێ فەڕێ ئەو ملوولە خوێنە ئەتەقێ. جا ئەکرێ ئەو ملوولە خوێنەی کە ئەتەقێ ملوولە خوێنی سەر دڵت بێ، ئەو کاتە پێوترێت جۆڵتەی دڵ و ئەکرێ ملوولە خوێنێک بێ لە ناو مێشکتا بێ، ئەو کاتە پێوترێت جۆڵتەی مێشکیان جۆڵتەی دەماغ. باشە ئەی پاسکیل لێخوڕین چ پەیوەندیشی بەم بابەتەوە هەیە؟
ئەو کاتێککە تۆ پاسکیل لێ خوڕی هێواش هێواش دیاخە دەچێتە سەرەوە لە دەرەنجامی ئەو هەنا سەبڕچیا کە بۆ دروستە بێ فێری چێبی ملو لە خوێنەکانە لەبەرەوەی کە باشتر خوێن پەمپەکەن ئەو کاتە هێواش هێواش ملو لە خوێنەکان ئەکرێنەوە ئەکشێن ئەو کاتاگە ملو لە خوێنەکەت ئەمەندە بوو بێ ئەمەندەی لێ دێ کە کشام ملو لە خوێنەکەت ئەو کاتە کۆبوونەوەی چۆری کەمتر بێتەوە کە کۆبوونەوەی چۆری کەمتر بوویەوە ئەگەری جیرانی ملو لە خوێنەکانە کەمترە بێتەوە ئەگەری جڵتەی دڵ و دەماخیشە کەمترە بێتەوە جگەلەوە لە دەرەنجامی کشانی ملو لە خوێنەکانە ئەو کاتە دڵت کەمتر کارەکات کەمتر ترپەلێ ئەیە لەبەرەوەی کە کەمتر پێویستی بە فشارە بۆی کە خوێن بڵاو کاتەوە بەلەشتا ئەو کاتەش ئۆتۆماتیک شوشی چی ناوی تووشی هەڵاوسانی دڵ ناوی هەڵاوسانی دڵ ئەوەیە کە بە زمانی عەرەبی پێڵێن تەضەخم القەلب یاخوا قەلبتان ساخە قەلب و قالبتان لە ناوچەی هەولێر بەجەستا وترێ قالب هەندێک کەس دەڵێن قەلبت ساخ بێ یاخوا قەلب و قالبتان ساخ بێ لەبەرەوە ئەمە دوان لە سوودەکانی وەرزشی پاسکی سواری بوو لەبەرەوەی کە برادەران خەریکن لێەوە ڕیکۆرد دەکەن و دەستیان هیلاکە کەمێک پشوباوە نەدەم بە ڕێگاوم بۆی کە بچم بۆ لای دوان لەو پاسکی سوارانی کە 14 وڵات گەڕاون ئێرە 15 وڵاتیانە ئەگەر لەبەر کەش و بارانەکە توانیان قسەمان بۆ بکەن باشتر نەیانتوانی قسەشمان بۆ بکەن قەیچەکە ئاچین سڵاوێکیان لێەکەین و وێنێشیان لەگەڵ ئەگرین و ئەگەڕێینەوە لەگەڵمان طبعاً دکتۆر من ینی کەمتر ماوەیەکی زۆرە دابڕاوم بەڵام بە بۆنەی بەرنمەکەیەوە کەیسە حەزم کرد باسی وەرزش بکەم و سوودەکانی وەرزش من جگەلەوەی کە بە شێوەیەکی علمی پێی نەگەیشتوم مەبەستم لەوەیە کە وەرزشکارێکی ڕسمی نیم لە ناو ساحا من بەڵام وەرزش تەنیا ئەکە مەچمە ساحای یان بەیانیانە ئێوارانە هەر کاتێکم هەر کاتێک کە دەرفەت بە گوێرەی کاتەکانی من بگونجێ خۆم دێمە ساحای یان ئەڕۆم لە شوێنێکە لە شوێنێکی ئەوە کە ئێستام شوێنە پێی ناساوە لە ناو کەلارە ناساوە بە ساحای جەڵک ڕێگای جەڵدەکە کە هەموو خەڵک ینی بۆتە نەریت خەریکە وای لێتێ ئەوەی وەرزشنەکە عیبە جاران وانە بوو جاران ئەوەی کە وەرزشی کردایە پێی شەرم و بیدایەت و ئافرەت بووین ئەهاتین بۆ ڕێکردن بۆ تەندروستی خۆمان وەزنمان زۆر بوو منەوە و 4 کیلۆ بووم هەر بم ڕێکردنە خۆم دابەزان کەم زیاومان نەکرد بووینە 26 ژن 3 ساڵە لەسەر ئەم بەرنامە بەردەوامی ئینشەڵا بە ئیزنی خوا زادەی جەڵدەکەی پێڵێن ئەیتر وەڵا لەبەر ئەوەی تر ئەم خوشکمە 3 مانگ ڕێکرد حەبی چاورینەوە خوارد حەبی زەختینەوە خوارد ئەو نە تەندروستی باش ئیتر وەرزش خۆش دەزانی وەرزش شتێکی زۆر باشە هەم بۆ زەخت هەم بۆ شەکرە هەم بۆ چاوری هەم بۆ کێش دابەزاندن وڵا بیدایی لە تر جەیرانی خۆشما و ژنێترا ئەو توژنی پورزایەکمە خۆیزایەکم و هاتین بۆ گەڕیان ئیسە بیدایی هەرمون جەیرانی خۆشمینە تێن وە گەرما و سەرما و بۆ تەندروستی خۆمان تێن و 3 مانگی ڕێک بەخوا من گەڕیانم کرد تامی حەبێکی چاوری و زەختم نەکرد تەندروستیم زۆر باش بوو.
لەبەری کەمڕۆ جۆکە زۆر بارانە ئێمە دامان نابوو لەگەڵ پاسکی سوارەکانە لێ بخوڕین و بەسەر پاسکیلەکەەوە بەرنامەکە بکەین بەڵام پێ ناسێت بتوانین ئەوە بکەین لەگەڵ ئەوانە بەس من لە خۆشەویستیمە بۆ کارەکەمە حەزم کردم بەشە ئاوا ئەگەرچی بارانیشەوە گەرچی زۆریش تەڕ بووم لێرە تۆماری بکەم باسی چیمان کرد باسی سوودەکانی پاسکی لە خوڕینمان کرد بۆ کۆئەندامی سوڕان کۆئەندامی سوڕان لە دڵ و لە ملوولەکانی خوێن مان بۆچی گرنگە بۆ دڵ بۆ ملوولەکانی خوێن لەبەرەوەی کە ئەو فشارەکەیکەیتە سەر دڵێ ئەوەیە کە دڵە سەلامەتەکە جا ئێستا لە کاتی قسەکردنە وردە وردە لەوە تێگەن ئەو فشارە چییە لەبەرەوەی کە ئێستا من بە بەرزایەکەی کۆتەڵات تێ سەرەکەومە سەرەوە پشتمەوە پیرەمەگرونمان تێپەڕاندووە تابینمان تێپەڕاندووە ئێستا وردە وردە بە بەرزایەکە سەرەکەوین کامەی تر ئاگە بڕۆی بۆ قەزای دوکان بەرزترین بەرزایەکەیەتە بەردەمێتە لێرەوە سەر و لێژە بێتەوە ئەوەی کە زۆر گرنگ لەم بابەتەیە هەموو بەڕێزانی کە لەگەڵ وەرزشکردنە بەینیان هەیە وەڵاڵقەکانی پێشوشەوەمان باسکردن تەکنیکی هەناسەدانە تەکنیکی هەناسەدان ئێستا من لەبەری کە ناچارم خزمەتیەوە بکەم و قسەتان بۆ بکەم دەمم بەکارێن بەیژینە ئەگەر تەکنیکی هەناسەدانەکەت هەناسەکە لە لوتۆ هەڵمژی و بە سک ڕای شێشی لە بەم شێوەیە بڕی ئۆکسجین تێربوونی ئۆکسجین لە خانەکانی لەشتا بەرز بێتەوە کە تێربوونی ئۆکسجینیش لە خانەکانی لەشتا بەرز بۆیەوە ئەو کاتە لە کاتی توشبوونە بە پەتا هەڵامەت نەخۆشی کەون ئێستا ئەگەریەوەی هەیە بۆهۆی ئەم جۆ لە بەرەوەی کە دوو لە ڕوتان تەڕ بوون سەرمان بێتونە خۆشکۆم ئەو کاتە ئەگەری چاکبوونەوە لە نەخۆشەکە زووترە بێ هەر وەکو لە پەتای کۆرۆنایە بینیمان ئەیانوت بزانە ئۆکسجینەکەی چەنە بزانە هەناسەدانی چۆنە ئەگەر ئێمە بتوانین ڕۆژانە بۆ بەرهێنان بکەین بڕە ئەگەر بتوانین ڕۆژانە بۆ بەرهێنان بکەین لە تەندروستی خۆمانە تەنها نیو کاتژمێر لە ڕۆژەکە وەرزش بکەین بەڵام کام وەرزش ئەو وەرزشەی کە هەناسەمان قورسەکە بەم شێوەیە ئێستا لێرەیە ئەمەی کە من ئەیکەم لە ڕووی زانستیەوە بە وەرزشی مامناوەند ئەژمارەکرێ بە وەرزشی توند ئەژمار ناکرێ لەبەرەوەی سەرباری ئەوەی کە من هەناسەم تۆزێک زەحمەت بووە ترپەکانی دڵم زیایی کردووە بەڵام هێشتا ئەتوانم قسە بکەم سێ ئاست وەرزشمان هەیە سووک مامناوەند تند سووک وەکو پیاسەکردن وایە پیاسەکردن ئیشی ناوماڵ لاڵقەی پێشوشە بۆم باسکردن پیاسەکردن و ئیشی ناوماڵ وەرزش نییە بەڵام لە دانیشتن و لە پاڵدانەوە باشترە ئەوەی کە پێویستە بیکەین وەرزشی مامناوەند ئەوەیە کە بەم شێوەی هەناسەمان کەمێک سوارە بێ ئەم وەرزشە بە شێشی ڕۆژانە بکەین مەرجێ تەنیا پاسکیل کە ڕۆشنی خێراش هەر ئەبێت ئەو کاتە لە ڕێگەی ئەمە بەرهێنانەوە ئێمە کە بڕی ئۆکسجین لە خانەکانی لەشمان ناباش بوو ئەو کاتە لە کاتی توشبوونیشمانە بە پەتای کۆرۆنا بەڵێ شیفا لای خوایە بەڵام کەمتر بە دەست پەتاکەوە ئەناڵێنین و زووتریش چاکە بینەوە چونکە وەکو خۆتان نەزانن خوش وەسیلی بێمە داوە و باشترین دوو وەسیلە لەبەردەستمانە عەقڵ و جەستەمانە کەمێک هەوڵێم خۆم هیلاک بکەم بۆی کە بزانن وەرزشی توند چۆنە 3 ساڵ بەر لە ئێستەبانیەکی زوو لەگەڵ برای وەنەگرو کاگاران و لەگەڵ کاک ئاواتی شۆفێرە لە زستانێکی ساردا بەڕێکەوتین لە سلێمانی و کاژمێر 4 بەیانی بەرەو کەلار لەوێ
جادەیەکیان هەیە لە کەلار پێڵێن جادەی جەڵتە و شەکرەکە مەبەستیان لەوەیە ئەگەر ئەتەوێت تووشی جەڵتە و شەکرە نەبی ئەوە لە کەلارە توانین لەسەر و پیاسەیە لەسەر ئەو شەقامە پیاسە بکەیت ئەهات بیلاگوی ئەمەیە هەندێک جار وشەکانی شرە تێکەڵاوە بێ جگەلەوە گروپێک خوێندکار و مامۆستامان بینی بەر لە 3 ساڵ کە ئەوان پاسگیران بەکارهێنا بۆ گواستنەوە هیوادارم تا ئەسەش بەردەوام بن ئەگەڕێمە بۆ ئەرشیفی دەوڵەمەندی بەرنامەی چارە لە جادەی جەڵتەکە و لەگەڵ ئەو مامۆستا و خوێندکارانەی کە خەریکی پاسگیر لێخوڕین بوون ئیترەوە من سوپاس بۆ خوا هەورازەکەم تەواو کرد پەلەمان نییە ئێستا سەر و لێژیە کاتی سوێژبینینە بە میوزیکەوە ئێوەسێ ڕاپۆرتەکە بکەن کاک بەختیاری شۆفێریش بە سوپاسەوە پێنێ بە سارەکەیا و یاڵە ماوڕێ ئەم جارە لە بری شەقام قوتابخانە لە بری پیر گەنج لە بری مەرگ ژیان هاتوونەتە قوتابخانەی لەیلازانای ئامادەیی لە کەلار لەوانەیە زۆربەتان گوێتان لە دەنگی هاوار بێ لە پشتی منەوە کە کۆمەڵە گەنجن لە جۆش و خۆشی گەنجاتی خۆیانە خەریشی بالەکردن و دانەوەیە کاتێکی کەمی وانەیەک با وەرزشکردنیەکەوە بەسەر بەرن چونکە خۆی لە خۆیدا وەرزشکردن هۆرمۆنەکانی دڵخۆشی وەک دۆپامین و ئیندۆرفین و سرۆتۆنین دەرەیە و وا لە مرۆڤەکە کە دڵخۆشتر بێت و باشتر چالاکی و زیندە چالاشەکانی بکات هەڵبەتە مە بەراورد بە 19 ساڵ بەر لە ئێستا کە من خوێندکاری قۆناغی ئامادەیی بووم کاتێکی زۆر تایبەتە چونکە لە زمانی ئێمەیە وانەی وەرزش گۆشتی تر بەکارە هاو بەڵام بۆ یەگەڕاوینەتەوە بۆ کەلار چونکە لێرە مامۆستایەکی وەرزش هەیە کە هەوڵی داوە با هاوکاری خوێندکارەکانی بە هاوکاری دایک و باوکی خوێندکارەکانی باوێک لە ناو کۆمەلگا و لە ناو کەلاریشا بشکێنێ کە باوی هاتوچۆیە بە پێ یاخود بە ئۆتۆمبیل کاگەر بەداخۆ ئێستا بە پێ هاتوچۆ خەریکە نامێنێ ئێمە ئەڵلقەی پێشووی چارەبمان باس کردن کە بە پێ ڕۆشتە چەند گرنگە و سوودەکانی چین بەڵام ئەم مامۆستایە کە ناوی سەروەتە و لە شاری کەلارە دەوێت بە هاوکاری کۆمەڵێک لە کچان و لە کوڕان لە قوتابخانەکەی و بە هاوکاری دایکان و باوکانی ئەوان بە پاسکیل لە ماڵەوە بێن بۆ خوێندنگە و لە خوێندنگەشەوە بەرەو ماڵەوە بگەڕێنەوە کە هەڵبەتە ئەمە هاوکاری خەڵکی کەلاریشی تێدایە من ئێوە بەجێ هێڵم بۆی کە بیان بینن چۆن ئەمان بە پاسکیلەکانیان دێن بۆ قوتابخانە و هەروەها بۆ خۆیان بۆتان باس بکەن ئامانجیان لەم کارە چییە حەزەکەم لە بری من ئەوان بۆ ئێوە قسە بکەن و ئەوەشی زۆر تایبەتە لەم قوتابخانەیە لە قوتابخانە لەیلازانە لە کەلار ئەوەیە کە گەراژێکی تایبەتیان پارکێکی تایبەتیان هەیە بە ناوی جێگەی پاسکیل ڕاگرتن بینەرمان بن بۆی کە مامۆستا سەروەت و بەشێک لە خوێندکارەکانی قسەتان بۆ بکە پێتان بڵێن بۆچی پاسکیل لێفڕن لەگەڵمان بن. ئامانج لەم پرۆژەیە من چەند ئامانجێک لە خۆگرێ یەک لە هەرە گرنگترین ئامانجەکانی من لایەنی تەندروستیە کە ئەمەوێ پاسکیل بکەم بە کللتور لە شارەکەما بۆ ئەوی بتوانین کە ڕۆژانە بەکاری بێنین چکە لە ڕووی تەندروستی و وەرزشیەوە سوودێکی تەواو بەسەر تاپای جەستە دەگەێنێت. سەرەتای ساڵی نوێی خوێندنەوە دەستمان کردو بەم کارە زیاد لە 20 خوێندکارمان بەشدارە لەم پرۆژەی منە
ڕۆژانە لە کاتی دەوامی ئاسایی خۆمان بە پاسکیل هاتوچۆی خوێندنگاکەین. تێگەشتنی خەڵک بۆ پرۆژەکە زۆر باشە، زۆر ئیجابیە، زۆر هاوکارمانن و هیواداریشم کە شۆفێرە بەڕێزەکان لەسەر جادە هاوکارمان بن. بەنیازم پرۆژەکە لەسەر ئاستی خوێندنگاکانی کەلار پەرە پێ بەم ئەویش بە هاوکاری بەڕێبەرایەتی هاتوچۆی گەرمیان کە بتوانین سیمینار لە مەکتەبەکان بکەین بەندەوەکو مامۆسای وەرزش بتوانێت ڕوونکردنەوە لەسەر پاسکیل بات بۆ تەندروستی و بەڕێبەرایەتی هاتوچۆش لایەنە قانونیەکانی لێخوڕنی پاسکیل لەسەر جادە بۆ خوێندکاران ڕوونکاتەوە. باوکم ڕێگەی پێم داوە کە بتوانم پاسکیل لێ بخۆڕم کە ئەمەش ئەتوانێت بربەست لە نێو کۆمەلگاکەمانە بشکێنێ و دەستخۆشی لە باوکمەکەم و هیوادارم هەموو باوکێک وەکو باوکی من بێ و دووبارە دەستخۆشی لە مامۆستا سەروەت ئەەکەم هیوادارم هەموو مامۆستایەک یاخود هەموو مامۆستایانی قوتابخانەیەک چاوی لەم پرۆژەیە ببڕن تاوکو بتوان پرۆژەیەکی گەورە دروست بکەن نەک ئەم پرۆژەیە لە شاری کەلار بێ بەڵکو هەموو سەرتاسەری کوردستان بگرێتەوە. دیارە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە خەڵکی باش بێت لەگەڵ تا کە ڕایەن لەسەر ئەوە باش بێت و سەرباری ئەوەی کە هەندێک جار توانجمان بەرئەکەوێ بەڵام ئێمە هەر بەردەوامین لەسەر ئەوەی چونکە ئەمانەیە پرۆژەکە زۆر زیاتر لەوە گەورەتر بێت. من ئامادەمە لە قوتابخانەی ئامادەی لێلازانە لە کەلار ئێمە سەم بە دروستکردنی پرۆژەیەکی پاسی سواری کە پێکاتۆ لە کوڕان و کوچان شان بەشانی یەک و هەروەها بۆی بێتە کەلتورێک لەناو کۆمەڵگایە هەروەها بۆی ببێتە چاولێکەری و لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت پەرەی پێ بدەن و زیاتر بەکاری بێن بۆ ئەوەی ژنگەیەکی پاکمان هەبێت و هەروەها کارێکی باشەکە لەسەر تەندروستیمان و هەروەها بۆ چالاکی خوێنمان زۆر باشە. هەروەها دیکە لەوە من یاری لە ژوانیەکەم ئەو بەس نییە بۆ ئەوی لەشێکی جوان و ساغمان هەبێ بۆیە پێویستمان بە یاری هەوایەکانیشە وەک پاسی سواری و ڕاکردن و هەروەها چەند یاریکی تر. سلااو ناو ئومێدە لە قۆناغی دەی ئامادەی دەخوێنم لە قوتابخانەی لێلازانە لە کەلار. سوودەکانی پاسکیل بۆ من زۆر گرنگە بە بۆنەی ئەوەوە کە بۆ مێشک زۆر باشە و کە سووری خوێن دەجوولێت و ڕێگایەکی باشە بۆ خوێندنەکەم و لەبەر ئەوەش لێ دەخوڕم ژینگەی خاوێن بۆ من دابی نەکات و ئاسانکارێکی زۆرم بۆ دەکات و بەپلە دەڕم و بۆ ماڵ بەپلەش دێم بۆ قوتابخانە. هاتینەکەوە هاتینە ئەزای دوکان گوندی قەنچوغا ژۆنێرەمان دۆزیۆ میوانەکانمان بە GPS لۆکیشنیان بۆ ناردین بۆی کە بتوانین بیان دۆزینەوە قسەمان بۆ بکەن. میوانەکانمان چەند لیرە و ئیما خەڵکی فەڕەنسایە و لیرە خەڵکی وڵاتێکی بچووکە ناوی مۆنتینیگرۆیە. بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە لەگەڵ ئەوانە قسە بکەین لەبەرەوەی کە ئەوان پێش ئێرە 14 وڵاتی تر گەڕاون ئەمە 15 وڵاتیانە و ئەوەی کە جێبی خۆشحاڵیشی زۆر بوو بۆ ئێمە کە لە ماڵێک لە گوندی قەنچوغا میوانن بەتەرەفن لەگەڵ کێزانی خاوەن ماڵەکە قسەم کە لەبەرەوە کاتە خاوەن ماڵ خۆی لە ماڵەوە نەبوو کە نەوژێکێکە لە ئوسوڵە جوانەکانی کوردەواری کە ئێمە زۆر میواندۆسین حەزمان لە خزمەتی میوانە بەتەرەفن پرسیانمان کردیان پێڵێن ماڵی مەلا حەسەن. ماڵی مەلا حەسەن لە گوندی قەنچوغا مەلا حەسەن جاف ئەو کەسەیە کە میوانداری ئەم پاسکی سوارانی کردو بیوی کە بیان ناسێت تەنها لە ڕوا ئاینەکە و ماوەسایشی ئاینی و نەڕوو کوردەوارێکە وەکو کوردێکە حەزی کردووە میوانداری خەڵشکات و هەمیشە ئەشڵین ئێمە جافین سیلە سافین یعنی ئەو خەڵکاری کە جاف نەمیشە سینە ساف و فراوانین و هەمیشە لە داکاوم ڕووی یارەکانە داسێمە هێوا شەشڕێن و ژوورە بووی کە چاڵمان بە ئێمە و بە لیرە بکەوێت پاسکیلەکە لێرە بەجێ هێڵم جایی کە باران لە یابان تۆزش باران دەی بە ئێمە لیرە Nice to meet you once again. I'm fine. You too. What's up, Paul? Yeah. How are you? I have been psychic. Yeah. زیاتر لە سێ کاتژمێر پاسکیم لێ خوڕەبووی کە بگەمە لای ئەمان من لەگەڵمان سۆر ژوورۆ هەتا خۆماندا ئەنیشن دەڵم بێت پێم وتنەوە لە دێرە حوبەجر
ئەسوەرزوو لەگەڵماندا هەتاوکو کاتی لەگەڵمان باشین کامەرەکە دامەزین کوڕ وڵی بێتناە و دەنەخۆشە بە دەنی قاز و وڵی ئەم سوشتە جوانەمان هەیە و قاز و کەڵە شێڕەوەی کەسیوانە دەوە خۆشتن مامۆستا مەلە حەسەن بۆ کاکە چۆنەمانی بیگە چۆن میوان نارێ بدەین. بە ناوی خوای گەورە و میهرەبان دوێنێکە من لە سلێمانیەوە گەڕامەوە لە ئاستی گوندی خەمچوغە دوو مەطعمی لێیە ئەم دوو هاوڵاتیە کە خەڵکی وڵاتی خۆمانین و غەریبەن کە وڵاتان دەگەڕن پێشتر لە تەلەڤیزیۆن بینی بوو من مقابلەیان کرابوو ئیما و لیرا بینیم لە بەردەمی مەطعمەکەەوە ئاوڕاندا و سەیری مەطعمەکان دەکرد هەستم کرد کە برسیانە و توانیان نەبوو لادن لەوێت دیار بوو لە مەطعمەکە تێپەڕمیش سارەکەم ڕاگرت و ئینگلیزیم نەزانی بە ئیشارەت دەستم برد بۆ دەم وتمەرن بۆ چینماڵی ئەمە خزمەتان کەم و خواردم خۆی میش لە ڕوویەوە فەرمایشتۆ کە پێغەمەری خوا فەرمێ من كان يؤمن بالله وباليوم الآخر فليكرم ضيفه ئەوەی ئیمانی بەخوا بە دوا ڕۆژێ با ڕێز لە میوان بگرێت ئەوانەش میوانی ئێمە کوردی ژوا پەروەردەکراوە سوپاس بەخوای گەورە کە بەردەوام ڕێز لە میوان بگرن و لە خزمەتی میواندا بن هێنامنەوە لەگەڵ مناڵەکان لە شەوە خزمەتیان دەکەین ئەلحەمدولیلا جلکەمان بۆ شۆریون حەمامیان کردووە دڵیان زۆر خۆش بووە ئەم شۆ وتومە حساب کە ماڵی برای خۆتانە و لێرە بن هەتا مرتاح دەحەسێن و ئیسراحە دەکەن ئەو ماڵی خۆتانە بۆ شێوازە ناسینی من لەگەڵ ئەم دوو هاوڵاتیە بۆ شێوازە بوو ڕووداوە کە تووشیان بوو دوای ئەوە شەو لێرە دانیشتین کوڕەکانم بەرنمەیەکیان دابەزان لە گۆگڵ بە یەکەوە بە نامە قسەمان کردو هەم داوەتی شم کردن بۆەوەی کە وتم ئێوە لەسەر چاینێک وتی ئەمە هیچ ئاینێکمان نییە وتم ئەی بۆ مسلمان نابن شەو کۆمەڵێک ڤیدۆی تو بۆم پیشاندان و جوان لێگرت کە باسی ئاینی پیرۆز ئیسلام دەکات وتیان با بگەڕێنەوە دوان پەیوەندی پێوە دەکەین و شت دەربارەی ئیسلام دەخوێنەوە ئینشاڵڵا پەیوەندی پێوە دەکەین و کە جەماعەتیشمان کرد ئێمە بۆ خۆمان لەگەڵ مناڵەکان ئەویشان هەر تەسویر کرد شەو کە ئێمە جەماعەتمان کرد نوێژمان کرد تەسویریان کرد زۆریان بەلاو عەجایب بوو تیمە یەکەم جارشتی وا بینین و بۆ شێوازەکە لە نزیکەوە ببینین ئاوا عیبادەت بۆ خواکەن. دڵنیام کاتێک تۆ بینەری بەرنمەکەی ئێمەی تو دانیشتویت و دەتەوێت بڕوانی تەبرگەکانمان بۆ ماوەیەکی دیاریکراو ئەمە هیچ کێشەیەکی تیادا نییە بەڵام ئەگەر بێت و بۆ ماوەیەکی زۆر بمێنیتەوە کێشت بۆ دروست دەبێت و کاتێکی زۆرترت دەوێت هاوکو دووبارە جەستت دەجوڵێت لەوان هەیە بڵیت جەستەی مرۆڤ ئارەزووی دانیشتن دەکات بەڵام ئەو قسەی ڕاست نییە و بێمانایە ڕاستە دانیشتن بۆ ماوەیەکی کورت یاری دەدەر دەبێت بۆ دووبارە حەوانەوەی مەسوولکە و مێشک و خۆچاکردنەوە لەو کێشە و ئازارهەنەی تیایاندا دروست دەبێت بەڵام لە ئێستادا ژیانمان بە جۆرە گۆڕاوە کە زۆرترینی کات دادەنیشین وەک لەوەی کە بجوڵین جەستەی ئێمەش بۆ مەبەستە دروست نەکراوە لە ڕاستیدا جەستەی مرۆڤ بە شێوەیەک دروستکراوە کە بجوڵێت بۆ پشتڕاستکردنەوەی ئەوەش چەند بەڵگەیەک هەیە کە ئەوانیش بریتین لەوەی جەستەمان نزیکەی 360 جومگە و نزیکەی 700 ماسوولکەی هەیە کە کاریان ئاسانکاریکردنە لە جوڵە و هاتوچۆکردنی مرۆڤدا شێوازە نایبەکەی جەستەمان یارمەتیمان دەدات کە بە پێوە بۆستین دژی هێزکردنی کێشی زەوی بۆستینەوە لەگەڵەوەشدا دەمارەخانەکانمان زیاتر چالاک دەبن بە جوڵەکردنی جەستە پێستی مرۆڤیش کە هاوشەوی لاستیکە و دەکشێ بەم شێوەیە گەشەکردن و ڕزگارکردن لەو پێک هاتە زیان بەخشانە ڕوودەدات بەم شێوەیە هەموو بەشێکی دەستە چاوەڕێی جوڵەکردن دەکا و دەمانێت بزانین چی ڕوودەدا کاتێک کە جەستە ناجوڵێت و یەکەم بەش کە بربڕی پشتە دەست پێ دەکەین بربڕی پێش لەو ئێسک و جومگەیە پێک دێت کە لە نێوانیاندا لەگەڵەوەشدا بە ماسوولکەیەکی بەهێز پێکەوە بەسراونەتەوە کاتێک کە دادەنیشیت لەسەر کورسێک و پشتت دەچەمێنیتەوە بە گۆشەیەکی نیمچە بازنەیی پەستانێکی زۆر دەخێتە سەر بربڕەکانی پشت بە تێبڕبوونی کات دەبێتە هۆی داخوران و ڕەغبوونی ئەو جومگانەی بینی ئێسکەکان و دڕکە پەتکیش هەستیاتر دەکات بۆ هەوکردن و زیان پێگەیاندنیشی لە هەمان کاتیشدا ماسوولکەی بربڕەکە ڕاق دەبێت و توانایی جوڵە و هەڵگرتنی هیچ شتێکتری نامێنێ بەتەنها دانیشتن کاریگەری لەسەر بربڕە نییە بەڵکو ئەو چەمانەوەی دیاریکراوە دەبێتە هۆی ئەوەی کەسیەکانیش پەستانێکیان بچێتە سەر و بچەمێننەوە و ڕێگا بە ڕێژەیەکی کەمتری ئۆکسیجین بدات کە بڕواتە نێو سوڕی خوێنە و کاریگەریەکی تری دانیشتنیش بریتە لە دروستبوونی پەستان لەسەر ماسوولکەکانی قاچ لەبەرەوەی ماسوولکەکان بە دەوری ئێسکدا و لە نێو ماسوولکەکانیشدا دەمارەخانەکانی پیادا تێدەپەڕێت دانیشتنی زۆر دەبێتە هۆی سسکردنی ماسوولکەکە و وەستاندنی جوڵی خوێن لە نێوان بەشی سەرەوە و خواروی پەلەکاندا و
ئەو فەرمانی کە لە مێشکە و ئاڕاستی پەلەکانی خوارەوە دەکرێت بە شێوەیەکی هێواشتر و هێواشتر وەردەگیرێ و زۆر کات قاچەکانمان کاری خۆی ناکات. دانیشتن بۆ ماوەیەکی زۆر دەبێتە هۆی ناچالەکردنی پرۆتینێک لە نێوان خوێنبەر و خوێنهێنەرەکاندا کە وەک سوپایەکی بەرگری کاریان تێکشکاندنی چەوریە لە نێو خوێندا. بەم شێوەیە چەورێکی زۆر کەڵەکە دەبێت. ئەگەر بینە سەر کاریگەریەکانی تری دانیشتنی زۆر ئەوە یەکێک لە هۆکارەکانی تربریتە لەوەی کاریگەری لەسەر مێشک هەیە کە دانیشتن دەبێتە هۆی کەمکردنەوەی جوڵی خوێن و ئۆکسجین لە مێشکدا و کاتێکیشدا دەنیشیت کار دەکاتە سەر مێشک. هەر بۆیە پێویستی بە هەردوو هۆکارەکەیە تاوەکو بە شێوەی چالاک بمێنێتەوە لەبەرەوەی ئاستی چالاکەکەی دەگەڕێتەوە دواوە و خاوبوونەوە لە فەرمان و چارەسەرکردنی کێشەکاندا کەمتر دەکاتەوە. ئەوەی گرنگە ئەوەیە کە دانیشتن بە تەنها کاریگەری کورتی مەودایی نییە لەسەر جەستە بەڵکو دریشخایانیشی هەیە و لە نوێترین لێکۆڵینەوەدا دەرکەوتووە کە دانیشتن کاریگەری خراپی هەیە لەسەر شێرپەنجە و نەخۆشەکانی دڵ و هۆکارێکی بەهێزیشە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە و گورچی لە و جگەر و هەروەها لێکۆڵینەوەکانیش ئەویان دەرخستووە کە ئەو کەسەی بەهۆی دانیشتنی زۆرەوە دەمرن ڕێژەیان لە سەدا 9 کۆی حاڵەتەکانی مردنە لە جیهاندا کە دەگاتە نزیکەی 5 ملیۆن کەس کەواتە بە هەڕەشەیەکی مەترسیدار تۆمار دەکرێت لەسەر ژیانمان. بەڵام خۆشبەختانە چارەسەری ئەم کێشەیە زۆر ئاسانە و دەتوانین هەمومان ئەنجامی بدەین. کاتێک ناچاریت زۆرترین کاتەکانە دانیشی ئەو کاتە شێوازی دانیشتنەکەەوە بگۆڕە و پاڵ بدەرەوە و قاچەکان ڕاکێشە و کاتێکیش دەرفەتت دەبێ هەوڵی زۆرترین جوڵە بدە بۆ ڕاهێنانی مێشکیش لەسەر ئەم کارە هەوڵ بدە کە مۆبایلەکانتان لەسەر سی خولەک تۆمار بکەن تاوەکو هەموو جارێک دەست لە کار هەڵگرن و بۆ ماوەیەک بجوڵێن. دەبێت ئەوەشمان لەبیر بێت جستەی مرۆڤ بە جۆرێک دروست بووە کە بجوڵێت نەوەکو بۆستێ کەواتە لە دوای تەوابوونی بەرنامەکەمان هەستە و کەمێک بجوڵێ و جوڵە بەجەستە بە و تەواوی بەشەکانی تریشت بۆ ماوەیەک بجوڵێنە. ساڵتان لێ بە دووبارە پاشەوەی کە بەشەکانی تری بەرنامەکەتان بینی و بڕێکی باش پاسکەم لێ خوری بەدەنگ ما دیارەکە کەمێک سەرمان بۆ کە شتێکی زۆر ئاساییە. وەک پێشتریش بووم باسکردن ئێمە لە گوندی قەمچوغە لە پێش دوکانداماندا لەبەری کە میوانەکانمان لێرە بوون بە GPS-یان بۆ ناردین لۆکیشنیان بۆ ناردین بۆی کە بتوانین بیان دۆزینەوە. بەسپاسەوە کە خۆشتان مامۆستا مەلە حەسەنتان بینی کە بەڕێوەبەری ئەوقاف و لە هەمان کاتە لە پرسراوی یەکێتی زانانی ئاینیە لە دوکان لە قەزای دوکان لە ماڵی ئەوین و بە سپاسەوە ئێستا میوانداری هەرێک لە بەڕزان ئیما و لیرە ئەکەین بۆەوەی کە باس لە بابەتی وەرزش و سوودەکانی وەرزش و پاسپۆرت سواری بکەین. دەبەری کە کەمێک گەرمامەمە لا دەمشایشتەوە چنێکیش پیاوتم دەموچاو شۆتم کێشەنی لەبەرەوەی کە خۆی ڕاستی بابەتەکە هەروەیە ئەگەر تۆ بتەوێ وەرزش بکەی ئەمەش هەر بەشێکە لە وەرزشکردن شتێکی زۆر ئاساییە. زۆر باشە. ئێستا ئەمەوێ بە کورتی باز لە ئەزمموی ئێوە بکەم لەگەڵ لێخوڕینی پاسکی لە بەڕاستی ئەمەوێ ئێوە بۆم باسکان. زۆر باشە بەخێر بێن بۆ کوردستان. زۆر سپاس. خۆشحاڵن کە ئێستا لێرەین. زۆر سپاس. ئێمەش زۆر دڵخۆش بووین. ئەمەوێت چەند پرسیارێک لە ئیمانوێڵ بکەم. من لە ڕاستیە ئەزانم تۆ لەگەڵ هاوبەشەکەتە کە لە کللتوری نەمساییە وەک هاوسەرێ وایە هەروەها پاسکی لێخوڕی نزیکەی ساڵێک و 4 مانگ دەستان کردووە بە گەشتی لێخوڕینی پاسکیل. ئەوەش ئەوە گەێنێ کە ئێوە ناچار بوون کارەکەتان بەجێ بێڵن. ئەوە ژوا کە پارەی زۆرتان دەست نەکەوێت. هەرچەنە ئەم گەشتی ئێوە بە پاسکیل پێویستی بە پارەیە. ئێوە بۆچی ئەم کارەکەن؟ تۆ مەبەستە ئەوەیە کە بۆچی کارەکەمان بەجێ بۆچی کارەکەتان بەجێ هێشتووە؟ بۆچی ئەتانوێ ئەو پارەی کە پاشەکەوتان کردووە خەرجی بکەن لە گەشتی لێخوڕینی پاسکیلە ئەوم بۆ باسکە لەم گەشتەمانە. بەڵێ ئێمە پێمان وایە زۆر کۆکردنەوەی پارە کارێکی لە ڕاستیە بێسوودە. ئێمە کاتمان هەیە بۆ پەیداکردنی پارە و هەروەها کاتیشمان هەیە بۆ بەکارهێنانی ئەو پارەیە بە ژێری ئەم ڕۆژە ئابوووریەش ئێمە پێویستمان بە پارەیە هەمومان. بۆیە کاتێک پارە بەدەستێنین بەکارهێنینەوە. ئەو جۆرە بەکارهێنانی پارێش هاوکێشەیەکە یەکسانە بە ئاستێکی بەرزی بەکاربردن. ئێمە لەسەر ئەو یاسایە ئەڕۆین. زۆر باشە. هەوڵەین وەکو بکەین. لێرە ژنان زیاتر حەزەکەن شوقەیان خانوویان هەبێت. حەزەکەن شوقەیەکی زۆر خۆش
خانوویشی گەوریانە بێ بۆچی تو هەو بەشەکە و هەردووکتان ئەتانەوێ ئەو پارە زۆرە خەرجکەن و ناچن شوقەیەکیان خانوویەکی گەورەی پێ ناکردن و چەند کەلوپەلێکی جوان لە ناو شوقەکەتانەیان خانۆکە تادانێن. هۆکەی ئەوەیە کاتێ کە خانوویەکمانە بێ وەکو ئەوە وایە خۆمان لە ناو 4 دیواری خانۆکەیە بندکەین هەروەها ئەوە ژوا کە ئێمە هەموو کاتەکانمان و هەموو ژیانمان لێک شوێنە بەسەر ببین بەڵام جیهان زۆر لەوە گەورەترە و ئەبێ کاتی ئەوەمان هەبێ کە بە جیهانە بگەڕێن و پێی ئاشنا ببین. هەروەها من پێشم وایە کە ئەبێ هەموو کەسێک هەوڵی ئەوە بە کەمە لەو گۆشە ئارامی خۆی بچێتە دەرەوە و شوقەکەی بەجێ بێڵێ. تەنانەت ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێ ئەبێ بەجێ بێڵێ ئەوەش بەندە بە ناوەڕۆکی کارەکەی و کەچیەکە. بەڵام گەشتکردن بە پاسکیل و گەڕان بە جیهانە وەکو ئەوە دووبارە بچیتەوە بۆ خوێندن هەروەکو قوتابخانە وایە. پێشم وا بێ ئەوە شتێکی زۆر باشە بۆ مرۆڤ کە لەو شوێنەی تایە ئەژی بێتە دەرەوە و گەشت بکە. ئەوە شتێکی زۆر باشە بێ بۆ هەموو کەسێک. زۆر باشە. بە گوێرەی قسەکانە بێ گەشتکردن بە پاسکیل بۆ گەڕان و ئاشنابوون بە جیهانە وەک ئەوە وایە کە بچیتەوە بۆ خوێندن چونکە ئێوە ئەتانەوێ خەڵکی تازە بناسن و سەردانی شوێنی تازە بکەن. ئێوە هەردووکتان لە کللتورێکی خۆر ئاواییەوە هاتوون. ئەمەوێ سەبارەت بەم گەشتە پرسیار لە ئیمانوێڵ لە ڕوویگەشەی دەرونی کرانەوەی دەرونی بکەم چونکە ئێوە هەردووکتان دەروون ناسن. ئەمەوێ لە ڕووی دەرونیەکەوە سەبارەت بەم ئەزمونە پرسیارتان لێ بکەم کەمێک پێش ئێسا بە بینەرانموت کە لێخوڕینی پاسکی شتێکی زۆر باشە بۆ دەردانی هۆرمۆنی خۆشی یان شادومانی. ئەمەوێ ئەم خاڵم بۆ ڕوون بکەیتەوە و زیاتر باسی ئەو ئەزمونەم بۆ بکەیت و پێم بڵێ گەشتکردن بە 15 وڵاتە بە پاسکیل چ پەیوەندیکی بەلایەنی دەرونیەوە هەیە تۆ توانیەوە ڕوونکەیتەوە؟ زۆر باشە من سەرەتا پێش هەموو شتێک ئەبێت بزانین کە ئێمە هەست و سۆزەکانمان ناکڕین. ئێمە بە خۆمان هەست و سۆزەکانمان دروست دەکەین. کاتێک کە ئەمانەوێت هەست بە خۆشی بکەین کاتێک شتێکی ئەرێنیمانەوێت ئەچین پارە خەرجەکەین و شتەیەکڕین بەڵام ئەو کاریگەریەکی ماوە کورتی هەیە. بەڵام بەدڵنیاییەوە ئێمە ئەتوانین بە خۆمان ئەو هەستە دروستکەین. ئێمە خۆمان توانای ئێوەمان هەیە. ئەگەر تۆ بە شێوەیەکی ئەرێنی بیرکەیتەوە ئەوە هەستێکی باشە لا دروستە بێت. من لە سەرەتای قسەکان ماوتم ئێمە پارە بەکارهێنین بۆ ئەوەی وەبەرهێنان لە خۆمان بکەین. ئێمە وەبەرهێنان لە شتی فیزیکیان ناکەین وەکو خانوو یان وەکو شوقا. ئێمە لە دوجارە وەبەرهێنان لە ئەزمونونەکانمانەکەین کات بە خۆمانەی بۆ ئەوەی خۆمان بناسین و بەشتە سادە و باوەکان ئاشناوین. پێم وایە ئەو شتە دروستەیەکە. هەروە ئەوە ئەو شتەشە کە پێویستە پێ ئەوە ئەو شتەیە کە پێویستە پێێتی وەک خانمێک وەک دەروون ناسێک وەک هاوبەشێک وەک مرۆڤێکیان پاشان وەک خانمێک جیاوازی ڕەگەز لە نێوانماندا هەیە ئەوە شتێکی ئاسایی و سروشتیە. چەند بەڵگەی زانستیش لە زانستە پەتیەکان و بەشێک لە زانستی دەروون ناسی هەن دەیسەلمێنن کە ژنان زیاتر لە ڕووی دەرونیەوە نازیێگیرن ئەوەش بەهۆی گۆڕانی هۆرمۆنەکانەوە لە چەند کاتێکی جیاوازی مانگەکاندا. ئەزمموی پاسکیل لێخوڕین نەک تەنیا بۆ ئەم گەشتە کە بە 15 وڵاتە ئێوە تێپەڕیون چونکە ئەوە لە ڕۆژهەڵاتە کارێکی ئاسان نییە بۆ ژنان کە بە تەنیا لەگەڵ هاوبەشەکەی یان هاوسەرەکەی یان هاوڕێکانی پاسکی لێ بخڕێ بۆ وڵاتێکی تر بێگومان لە وڵاتەکەی خۆیان دەتوانن پاسکی لێ بخڕن. ئەزمونێکی لەم جۆرە چۆن یارمەتی یاوی بۆ زاڵبوون بەسەر ئەو ناجێگیریە دەرونیە لە ژیانی ڕۆژانەتە. من پێم وابێ لێخوڕینی پاسکیل بە هەموو جیهانە چ ژن بێ یاخود چ پیاو بێ هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بە هیچ شێوێک ئەوە نەبەسە کە ئارەزوو هەبێت و بچیتە دەرەوە بە جیهانە ئاشنابی. بەڵام ئەگەر کەسەکە ژن بێ ڕەنگە دۆخەکە کەمێ ئاڵۆستر بێ بۆی هەتاکو و ئەوەی کە پیاو بێ ئەوەش بەهۆی ئەو سیستەمەوەی کە لە جیهانە هەیە ڕەنگە ئەوە وا بکە کە هەنێ جار دۆخەکە خۆش نەبێ. بەڵام چەندین ژنی تر هەن کە بەتەنیا گەشتەکەن هەروەها کۆمەڵە فیدباکی زۆر ئەرێنیان هەیە. ئەگەر ئێمە گوێ لە شوو هەست و سۆزەکانمان بگرین چۆن باسی کەم نازانم چۆن تێو بگێنم ئەمەوێ بڵم کە ئەهانە جار کە بارودۆخەکە ئاڵۆزە بێ پێویستە بە کاتی زۆر زیاتر ئەبێ ئەتوانی بشوو بیت و پاشان بەردەوام بیتەوە لەسەر گەشتەکە و بەڵام ئەوە پرسیارەکەم زۆر باشە پرسیارەکە
سەبارەت بە باری دەرونی ژنان و هەروەها ناجێگیری دەرونی و گۆڕانی هۆرمۆنەکانیان بوو لە چەند کاتێکی جیاوازی مانگە. بەڵێ بە تەنیا لە کاتی سوڕی ماگانەیانە هەرچەنە سوڕی ماگانە بابەتە سەرێکیەکەیە لە کاتی سوڕی ماگانەیە لە ڕووی دەرونیەوە خانمان ناجێگیرە بێن بەڵام لە دوای سوڕی ماگانە و باشترە بێت ئەمەوێ هەنێ ڕێنمایی پێشکەشی ژنام بکەی کە تەنانەت ئەگەر نەشتوانن بە پاسکیل بچنە دەرەوەی وڵاتەکەیان ئەوە ئەتوانن ڕۆژانە لەناو وڵاتەکەی خۆیانە پاسکی لێ بخۆڕن. زۆر باش ئەو بابەتە بەندە بە لەشی مرۆڤەکە و کە چۆنە هەنە جار سۆڕی ماگانە کاری زۆر لە لەشی کەسەکاکە هەنە جاریش دۆخەکە ئاسانە بێ تەنیا پێویستە بەوا بێ کە پشوبەی دووبارە دەست پێ بکەیتەوە ئەو بابەتە شتێک نییە کە بووە سەنێ ئەگەر بتەوێ بێگومان ئەتوانی بۆ بارودۆخەشەوە کێو بوێ گەشت بکەیت و بەردەوام بێ لە گەشتەکە و هیچ کێشێ زۆر باشە پرسیارەکە بە شێوەیەکی تر لێتەکەم تۆ وەک ژنێک ڕەنگە زیاتر تووشی ناجێگیری دەرونی بی بەراورد بە پیاوان تۆ توانی ئەو بڕوونکەیتەوە چونکە جیاوازیەکەی لە نێوان ژن و پیاوان بەڵام تۆ بە هیچ شێوەیە واز نانی لە لێ نەخێ من ناڵێم واز بێنە لە لێخوڕینی پاسکیل پرسیارەکەوەیە کە ئایا پاسکیل لێخوڕین یارمەتی ژنان و پیاوانەیە تۆ باسی پیاوە کرد بەڵام ئایا ئەکرێت زیاتر یارمەتی ژنان بات؟ تێگەشتم بەس لە خوێنی پاسکیلە؟ بەڵێ پێم وایە ئەکرێ هەروە زۆر یارمەتی دەرەبێت چونکەڵێکە بەڵێ ئەوڵێکە زیاتر گوێ لە جستەی خۆ هەموو کاتێک هەروەها یارمەتیتەیە خۆ بگونجێنی بۆستی پشوبەی هەروەها تۆ بزانی کە لەو کاتەیە پێویستە بە چێ بیکەی لەبەرەوە بێگومان یارمەتی دەرە زۆر باشە بێت زۆر باشە لەبەرەوەی تۆ بۆ ماوەیەکی زۆر پاسکی لە لێ خوڕیوە و خۆش دەزانی جەستە پڕ لە وزەیە تۆ بەردەوام پێویستە بە وزەیە ئەم ئەزمونە یارمەتی ئێوە و کەسانی هاوشێوەی ئێوە یاوە لە جیهانە بۆ بەدەستێنانی وزە و سۆزداری دەرونی ئەگەر ئەم دەڕبنی نەم ڕاست بێ بەڵام لەبارەی وزەی فیزیکیەوە چۆن نان دەخۆن بۆ کۆکردنەوەی وزە بۆ ئەنجامدانی گەشتێکی لەم جۆرە؟ ئێمە خۆمان ئەزانین بۆ کوێ ئەچین بۆ بەدەستێنانی وزە ئێمە ئەزانین وزەی ئێمە لە چه شوێنێکە ئێمە ئەزانین لەو ساتە وەختەیە لە چه شوێنێکین ئەگەر ئێمە پێویستمان بە وزە بێت ئەچینە ئەو شوێنە و وزەکەمان بەدەستێنین ئەگەر پێویستمان بە وزە بێت دەست بەجێ ئەچینە هەنێ شوێنی وەک ناو سروشت لە جاندارەکان نزیکە بینەوە ئەڕۆین بۆ هەنێک شوێن کە خۆمان ئەزانین کە ئەو شوێنە وزەی لێە چونکە ئێمە ئەزانین لەو شوێنە وزە گونجاوەکەمان دەسەکەوێت پاسکیل لێخوڕین بۆ ئێمە شێوازەکە لە تەڕامان بە هێواشی لێخڕین و پەیوەندی لەگەڵ خودی خۆمان دروستەکەین بۆ نمونە کاتێک بە پاسکیل وەرزشەکەین کەمتر ماندووە بین لە چاو ئەوەیە کە هیچ نەکەین و لە ناو شارە بین واتە تۆ وەرزشەکەیت وزە بەکارێنیت بەڵام لە تۆجارە ئەو وزەیە بارکاوی تەکاتەوە بەڵێ زۆر باشە ئەی سەبارەت بەو جۆرە خۆراکێکەوە پشتی پێ بەستن ئایا هیچ جۆرە خۆراکێکی دیاریکراو هەیە کە ئێوە بەکاری بێنن هیچ جۆرە سیستمێکی خۆراکی تایبەت هەیە کە ئێوە پەیڕەوی بکەن لە ڕاستیە نەخێر ئەوە شتێکی زۆر تایبەتە ئێمە بە خۆمان زۆر گۆشت ناخۆین بەڵام خواردنی ئاساییە خۆین زۆر جار بڕێکی زۆر لە چەرەسە خۆین هەروەها ئاوی زۆرە خۆینەوە بەڵێ ئەوە پێویستە بە کەسەکان خۆیانەوە بەڵە ڕاستە پێویستە بە کەسەکە خۆیەوە ئەوە لە جیاتی وەرگرتنی وزە لەلایەن ئێوە بەڵێ جگە لە ناو سروشت هیچ شوێنێکەیە کە ئێوە پەسەندی بکەن بۆ لێخوڕینی پاسکیل ئایا ئێوە تەنیا لە سروشتاوە وزە وەرەگرنیان لە شوێنی تریشەوە وزە وەرەگرن بەڵێ لە خەڵکیەوە بەدڵنیەوە لە خەڵکەوە وەرەگرین هەروەها سەردانی گوندە بچووکەکانەکەین کە زۆر حەزمان لێیە و زۆر خۆشە بەلامانەوە هەروە چامان بە خەڵکەکەوێ ئەوە شتێکی زۆر خۆشە بەلامانەوە بۆی ئێمە وزە لە خەڵکەوە وەرەگرین بۆ ئەوەی قسان لەگەڵ بکەین و بەشداریان لەگەڵا بکەین بۆی پیان کاتێ تۆتەوێ بە خەڵک بڵێ پاسکیل لێ بخوڕن پێتانەڵێن کێشەکە ئەوەیە کە ئێمە ڕێگەی تایبەتمانە بۆ لێخوڕینی پاسکیل وەک هەبوونی هێماکانی لێخوڕینی پاسکیل وەک ئەو وڵاتانی کێەوە خۆتان بینیوتانە ڕەنگە لەو باوەڕەشا بن کە شۆفێرەکانی وڵاتە ڕێز لە پاسکیل سوارەکانی سەر ڕێگاکە ناگرن بە گوێرێ و ئەزمموی کە ئێوە هەتانە و پێشتر سەردانی چواردە وڵاتی ترتان کردووە ڕێگاکانی وڵاتە بەلاوە چۆن بووە شۆفێرەکان چۆن بوون لەگەڵتانە واتە بێزار نەبوون؟
باشە بە بەراورد بە وڵاتانی تر نازانم تۆ چۆن وەسفەکەی بەڵێ بۆ پاراستن زۆر ئارامە بەلامانەوە باشە مەترسیدار نییە ئێمە ناتوانین بزانین کە چی ڕوئەیە تێگەی لێمە تا نزیکەی هەفتەیەکە لێرەن وایە بەڵێ زۆر سەلامەت و خۆشیەتە بەرجا و خەڵک ڕێز لە پاسکل سوارەکان ئەگرن کە تێپەڕێن زۆر باشە بەلامەنەوە بە بەراورد بە وڵاتەکانی تر زۆر باشترە زۆر پارێزراوە بەڵێ بەڕێز ڕێنمایی خەڵکەکەی لەسەر ڕێگاکانی وڵاتە پاسکیل لێ بخڕن بەڵێ بەدڵنیاییەوە ئێوە سروشتێکی زۆر سەرنجڕاکێشتانێ ئاسانتر ئەتوانن پەیوەندی لەگەڵ خەڵکی دروستکەن ئەتوانن چاوتان بە هاڵاتیانی وڵاتەکەی خۆتان بکەوێت هەروەها بەخۆ ئاشنابیت بڵێ بەدڵنیاییەوە پێم وایە ئێوە زۆر باشتر ئەتوانن ئەو کارە لێرە شاخی زۆر جوانیشی لێیە زۆر جوانە بەلامانە لەبارەی شاخەوە خەڵکی لەو بڕواایان ئەگەر بەو ڕێگا شاخاویانەیە پاسکی لێ بخڕنەوە کارێکی قرس و زۆر سەختە بێت ئێوە چی بۆ کەسانە ئاڵێن کە ئەیانەوەی بە شاخە پاسکی لێ بخڕن من باسی چیرۆکی خۆمیان بۆ ئەەکەم کە سەرەتا دەستم کرد بە پاسکل لێ خوڕین لەم بۆنتینی گیرۆ بەرزی و نزمی زۆر هەیە ڕێگەکەی خۆش نییە بۆیە سەرەتا زۆر قورس بوو بەلامەوە ئەگریام بۆ ئەوەی 100 مەتر سەر بکەوم و ئەمە زۆر قورسە من ناتوانم سەرکەوم بەڵام وردە ڕاهێنان بە لە شتەکەی زۆر باشترە بی چەند زیاتر ڕاهێنام بکەی ئەوەنە زیاتر حەزی لەکەیت و بەردەوامە بی ئەو بابەتەوە کوژیان وایە کە بەرزی و نشێوی زۆری تایە هەروەکو ئەوی پێشتر باسمان کرد ئەوەش شتێکی زۆر باشە لە سەرەتای قورسە بەڵام دواتر زۆر ئاسانە بێ بەلاتەوە زۆر خۆشە بێت کەواتە لە سروشتێکی وایە شوێنێکی زۆر قورسە بۆ پاسکی سواری تۆ ئەڵێ ئەوە باشترین شوێنە بۆ پاسکی سواری بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ سروش دروستکەیت و وزەی زیاتر بەدەستبێنی ئایا من و تۆ هەمان بۆ چوونمانەیە؟ تۆش لەگەڵ منە؟ بەڵێ هەمان بۆ چوونمان هەیە ئێرە شوێنێکی زۆر جوانە بەڵێ دوایین ئامۆژگاری تۆ بۆ بینەران چییە وەک دەروون ناسێک نەت تەنیا وەک پاسکی سوارێک بەڵێ خاوەنی کاتی خۆ بە ئەگەر کاتە نەبوو لە خۆت بپرسە کە کاتەکەی تۆی بردووە بڵێ چی کاتەکەی منی بردووە کاتەکەم لە چیە بەسەر بردووە چۆن ئەتوانم استراتیژیەکە پەیڕۆ بکەم بۆ ئەوەی کاتی خۆمم هەبێت مامۆستای ژیانی خۆ بە چونکە کات کلیلی گەشە سندن و بەدەستێنانی ئەزمموی زیاتر و ئاشنابوونە بە خۆت بەڵێ هەروە کاتێک یارمەتی هەبێ زۆر باشە بێگومان زۆر سپاس بۆیەوە ئێمانوێڵ و لیدا زۆر سپاسانەکەم کە لە وڵاتن و میوانی بەرنامەکەمان من زۆر سپاسانەکەم ئەوەی کە بینیتان لە ئەم بەرنمەیەدا هیوادارم بەرنمەیەکی پڕڕوزە و پڕسوود و زانیاری بێ بۆ هەمووتان هەتاوە کۆڵقی داهاتی و بەرنامە چارە دەربارەی جۆرێکی تری وەرزشکردن بینەرمان بن ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبوڵ فەرموون بەخواتان ئەسپێرم شەو و شەوگارتان شاد خواتان بگەڵ